کە ئێستا هەرچەنە خەڵاتەکان ئێمە وەکو هەموو خەڵاتێکی ڕێزێنان تعبیرە لە سوپاس و پێزانی ئێمە بۆ ماندووبوونی و بەڕێزانە. خەڵاتێکەمان بۆ بەڕێز دکتۆر میران محەممەد عەباس بەڕێوەری گشتی تەندروستی سلێمانێکە فەرمێ بۆ ئێرە داوا لە پێشمەرگەی دێرین و هونەرمەندی دێرین کاکاڵی ئەتەشەکەم فەرمێ بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە ئێمە بەڕێز دکتۆر میران. کاکاڵێ چەپڵە ڕێزانێکین چکە بەڕاستی شانازیە بۆ هەمومان کاکاڵی هونەرمەند. چەپڵێک بۆ دوو ئازیزە خەڵاتی دۆممان بۆ دکتۆر شەماڵ دەباریاوەر کە هەموو کات دەیبینیش بە هەمان شێوە لەگەڵ پێشمەرگەیە لە سەنگەرەکانە دکتۆر شەماڵ با فەرمێ بۆ ئێرە داوا لە هونەرمەندی دێرین و پێشمەرگەی دێرین کاک بەرزانی قادری خەڵوزەکەم کە فەرمێ بۆ پێشکەشکردنی ئەو خەڵات. بێگومان کاک بەرزان خاوەنی بیرۆکە و دامەزرێنەری ئەم کافتریایە بۆ لەگەڵ ئێمەیە شایانی چەپڵەکەوە بەڕاستی هەردووچیان شایانی و ڕێزێنانن. سپاس بۆ بەڕێزان. خەڵاتی سێمان بۆ بەڕێز کاکاوژین عوسمان سەرۆکی لقی سەندیکای تەندروستی سلێمانی کاکاوژین ئەو کوڕەگەنجە دڵسۆزی کە ئەیبینین هەموو کاتێک لەناو بەرەکان داوا لە هەواڵی تێکۆشەر کاک شێخ فەتاحەکەین کە فەرمێ وەکو زیندانی سیاسی تێکۆشەر وەکو هەواڵێکی تێکۆشەری مادوونەناس کاو پێش ئەو خەڵاتە پێشکەش بکات. بەس با وێنەکان بگرن تکایە. خەڵاتی چوارەممان تۆ کاگاوەت مەحموود سەرپەرشتیاری تیمە تەندروستیەکانی بەرەکانی جەنگ چەپڵێ بە کاکاواتی خۆشەویست داوا لە خانمی گۆرانیبێژ بۆی خانمانیش بێبەش نەبن خات و شەیداکەن بۆ فەرمێ بۆ پێشکەشکردنی و خەڵاتە وەکو خانمێکی بەجروبەرجی کورداواری و خانمێکی ڕۆژهەڵاتی کورد. خەڵاتی پێنجەمان بۆ هەواڵ جەعفەر حسێن پەیامنێری کۆمەڵەی هونەری میلی پێش هەموو شتێک دوا بە دوای ئەوە ڕاگەیاندن و پێشمەرگەی خۆبەخش وەکو پەیامنێری زۆرێک لە کەناڵەکان هەواڵ جەعفەر داوا لە بەڕێز دکتۆر میرانەکەم ئەگەر عەزێت پێشێ فەرمێ بۆ پێشکەشکردنی خەڵاتەکەی کاک جەعفەر. ئەگەر دکتۆر جان فەرمی وتەیەکمان پێشکەش بکەی لەسەر کۆی ئەو کار ئەم کاتتان باش. طبعاً زۆر سپاس بۆ کاک جەزا و کاک بورهان و هەموو ئەو هونەرمەندان و میوانانەی کە لێرن هەموو تیمەکانی بەرەکانی جەنگ. طبعاً ئێمە ئەمڕۆ خەڵاتمان وەرگر منیش و کاک دکتۆر شەماڵیش و کاکاوشین و کاگاوات و کاک جەعفەر ئەم خەڵاتی ئێمە لەسەر ڕەنج و ماندووبوونی هەموو پزیشک و کارمەندان بۆ لەسەر دەستی ئەو پزیشکانە بووە کە لە نەخۆشخانەکانی فریاکەوتنی شاری سلێمانی کاریان کردو. ئەو پزیشک و کارمەندانەی کە لە نەخۆشخانەی شۆڕش بەردەوام شەو نخونیان کردووە لەسەر ئەرچی سەندیکای کارمەندان بۆ کە بەردەوام تیمەکانی شانبەشانی کارمەندانی تەندروستی و شارمەشانی کارمەندانی دەستگای تەندروستی پێشمەرگە لە 2 ساڵی ڕابردوو هەر لە سنووری جەلەولاوە هەتا خانەقین و هەتا کەرکووک و حەمرین و دووسخورمات و شانبەشانی هێزی پێشمەرگە دیارە کەشێکی ئارامیان بۆ هێزی پێشمەرگە و خوڵقاندووە دووبارە لەسەر ڕەنجی خێزانی کارمەندەکان بۆ کە بە دڵنیاییەوە هەتا گەڕاونەتەوە دڵە ڕاوچیان بۆ لەسەر عەسابی مناڵەکانیان بۆ کە قەلەق بوون کە تاواوچیان نەگەڕێتەوە بۆیە ئەو خەڵاتانە کە من و دکتۆر شەماڵ و کاکاوژین و کاگاوات و کاک جەعفەر وەرمانگرتو ئەوە شایانی هەموو پزیشک و کارمەندانی تەندروستی سلێمانی و سەندیکای کارمەندان و نەخۆشخانەی شۆڕش و دەستگای تەندروستی پێشمەرگەی و سپاس بۆ هەموو ئەوانەی ئەم جوایان ڕستان. زۆر سپاس.
بەڕێز کاک دکتۆر شەماڵ ئەگەر فەرمی بۆ ئێرە بۆ پێشکەشکردنی وتەی سوپاس یەکەم. طبعا زۆر سپاسی ئەم مەراسیمە جوانە ئەکەم. من بە نوێرایەتی دەستگای تەندروستی پێشمەرگە لێرەم کە ئەمێ ئەوە بڵێم کە ماوەی 2 ساڵ و شتێکە لەگەڵ ئەو هەڤاڵانەیە و لەگەڵ ئەو برادرانەمان کە ئێستا لە جەبهان بەبێ جیاوازی لە نێوانی تیمەکانی سندیکای کارمەندان، فەرمانگەی تەندروستی سلێمانی، دەستگای تەندروستی پێشمەرگە نمونەیەکی کاری هاوبەشی زۆر جوانیان پێشکەش کردووە. ئەم دقەیەکی ئێمە قسەی تیاکەین ئێستا نزیکی 170 کارمەندی دەستگای تەندروستی لە جەبهان، نزیکی ئەوەندەش هی تەندروستی سلێمانی و سندیکای کارمەندان هەر لە جەبهان، یعنی بەبێ جیاوازی. ئەمڕۆ ئەو برادرانە کە من و دکتۆر میرانەکو ئەگەر بڵێن دکتۆرەکان وەربانگردە و خەڵاتە و کاکە هاوژین و کاکە ئاواتیش بە نوێرایەتی ئێوەی کارمەندان و کارمەندانی دەستگای تەندروستی شکەلەم کاتیان من حەزمەکە کاکدارە و کاکەمال کە ئەوانیش بە هاوبەشی ئەمان کارەکەکەن، بەڵام فەقیری ئەوان ئەمڕۆ لە خوارەوە بوون ناتوانانی بگەڕێنەوە. ئەوە لەبەرەوە ئەم پیاوانێری هەمویانە سەرۆکی سندیکاکەیان لێرە. من دەستی ماندوو بوژنی یەکە بەیەکە ئەو کارمەند و پزیشکانە گوشم کە بێ موچە بەبێ هیچ چاوەڕێکردنی بەرامبەرێک ئەم کوڕانەی کە ئێستا لێرەن زۆربیانم لە شەڕەکانە بینیوە لەگەڵ دەستەی هجومی هێزی پێشمەرگایە داخلی شوێنەکە بوون. ئێمە کارمەندی شەیدمان هەیە، 2 شەیدمان هەیە، 6 بریندارمان هەیە لە جەبهەکانە، یعنی کارمەندانی تەندروستی لە دەستگای تەندروستی پێشمەرگە و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و سندیکای کارمەندان کەمتریان نەکردووە ئەگەر بڵین لەو دەستەی هجوومەی کە هجوومە بەنە سەر دوژمن. چکە من وەکو جارێکی ترژەڵێم ئەو شایەتەیە دەم کە کارمەندان و پزیشکانی هەم فەرمانگەی تەندروستی هەم دەستگای تەندروستی پێشمەرگە و نەخۆشخانەکانی شۆڕەش لەگەڵ دەستەی هجوومە زۆر جار فەرماندە هەبووە لە شەڕەکان بە ئێمەیان وتویانە تخوا تیمەکانتان ڕاگرن لە پێش ئێمەوەش نەخوارەوە. یعنی چەندین جار جیهازەکان شایەتی ئەوەن لە بینمانە کە هەمووی ڕیکۆرد کراوە. چەندین جار من بە تەلەفۆن بە کاگاوات وتیان بە جیهاز ئەو متووە بە کاکداران وتو کاکە گیان تیمێکمان لە فڵان شوێنە لە پێش ئەو قەرارەوەی کە داوامانێت هەیە پێشمەرگە بجوڵێت تۆزی وەرنە دواترەوە. یعنی ئەمە جێگەی شانازیە کارمەند و پزیشکی تەندروستی ئاوا بێ. من سوپاسی ئێرەشەکەم کە بەسەرتان کردینەوە و بە ناوی خۆم و دکتۆر میرانیشەوە کە ئێمە هەردووکمان ئەو برای گەورەمان و تەندروستی گشتی و منیش تەندروستی پێشمەرگە بەڕێوەبین لەم شارەیە داوای لەوردنەکەی نەگەر کەم و کوڕێکمان هەبوو بێ. هیوادارم نمونەیەکی کاری جوان و هاوبەش پێشکەشکەین ئینشاءالله. کەوا لەو هەردوو هەواڵەتێکەوە شەرەژەکەم کاکاوجین و کاگاوە دەگە فەرمونە ئەنج لەگەڵ کاک جەعفەرە بە کورتی ئەوانش هەموو بەیەکەوە لێ دوو نێتمان بۆ بن. سەرەتا سپاس بۆ کۆمەڵەی هونەری میلی کوردستان و سپاس بۆ کافتریای کولتوری زەردەشتی و سپاس بۆ ئەم دوو هونەرمەندە بەڕێزە و ئەم گروپەش کە هاوکاریانن. ئێمە وەکو سندیکای کارمەندانی تەندروستی کە ئەمڕۆ لێرە لەگەڵ جەنابی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و بەڕێوەبەری گشتی دەستگای تەندروستی پێشمەرگە خەڵات کراین جێگەی شانازیە و ئەوەندەی تر سوورمانەکە لەسەر کاری خۆبەخشی کە نزیکەی 2 ساڵە بە خۆبەخشانە بە هەماهەنگی لەگەڵ تەندروستی سلێمانی و تەندروستی پێشمەرگە و بە هەماهەنگی لەگەڵ تەندروستی کەرکووک و گەرمیان و شارەزور و شوێنەکانی تریش پێکەوە توانیمانە خزمەتی میلەتەکەمان کەین، خزمەتی برا پێشمەرگەکانمان کەین و دەستخۆشیتان لێکم بۆم بەسەرکردنەوەیە و سپاستانەکەم. ئەم خەڵاتکردنەی ئێمە بۆ شخصی خۆمان نییە، خەڵاتکردنی و خەڵکانەیە کە لەگەڵمانە وەکو کارمەند، وەکو شۆفێر، وەکو پزیشک لەگەڵمانە هاوکار بوون. سپاستانەکەم. بە ناوی سەرجەم کارمەندانی تەندروستی و پزیشکان و شۆفێری ئەمبوڵانسەکانی بەرەکانی جەنگەوە من دەستخۆشی لەم برا بەڕێزانە ئەکەین کە ئەو پێزانینیان بۆ تیمەکانمان هەبووە. ئێمە لێرە بەڵێنتان پێدەین کە بەردەوام بینە سەر ئەو کارە خۆبەخشی کە هەمانە ئەو چکە پێشمەرگە بەڕاستی شایانی ئەوەیە پێشمەرگە پارێزەری هەموو جوانێکانە لەم شارە و لە وڵاتە وێ ئێمەش بەڵێن دووپا دەکەینەوە کە بە هەموو هەوڵێکمان بەردەوام بین لەسەر ئەو خزمەتە پیرۆزەی کە هەر لە سەرەتاوە نیەتمان بۆ و بڕیارمان ناوە بە پێشمەرگە و بەڵێنمان بە پێشمەرگەیەوە کە بیکەین. زۆر سپاستانەکەم. زۆر سپاس بۆ بەلای بەڕێزم کاک جەزار. دووبارە من وەکو ڕاگەیان کارێک کە لەگەڵ تیمەکانی
تەندروستی هەردوو نەخۆشخانەی شۆڕش و تەندروستی سلێمانی بەڕاستی من خۆم لە نزیکەوە زۆر ئاگام لێە لەگەڵیانە دەڕۆم پێش ئەوانیش یعنی واتە ئەو تیمە تەندروستیانەی کە لە بەرەکانی جەنگن بەڕاستی خۆبەخشن هەر بۆ نمونە ئێمە لە پێرەوە هەڵمەتێکمان دەست پێ کردووە بەبێ خەوتن هەڵمەتەکە کە 5 ڕۆژدەخایانێ سەرجەم محوەرەکان ئەو سەنگەرانە گرێتەوە لە دوێنێشەوە 3 محوەرەمان تەواو کردووە ئەوش دەستخۆشی بۆ هەردوو برای بەڕێزم کاک دکتۆر میران کاک دکتۆر شەماڵ و کاگاوژین و کاک ئاوات کە ئەوان هەستاون بەو کارە سەرجەم محوەرەکان هەڵمەتێکی دووکەڵێشمان بۆ کردن بۆ ئەو مێشولانە زۆر سپاسانەکەم. ئەوەی کە ماوە من بیڵم هەستم کرد کە ئەمڕۆ زۆر ئاسوودەین هەرچەندە هونەرمەندان ئازارەکانیان زۆر زیاترە لەوەی کە هەیە بەڵام حەزەکەم ئەوە بزان کە هەمومان بە هەوڵ و ماندووبوونەکانی برا پێشمەرگەکان و سەنگەرەکانیان هەستیان پێکەین بە ئازارەکانیان هەست بە ماندووبوونیەوەکەین بۆیە بڕیارماندا کە ئێوە بەسەر بکەینەوە بەڕاستی ئەوەی کە کردومانە زۆر کەمترە لە ئاسی گەورەی و ماندووبوونی ئەوەیە حەزم کرد کە بزانن لە ناو کۆمەڵگایە چینێکی زیینو هەیە کە ناوی هونەرمەندانە بە هەوڵ و ماندووبوونەکانی ئەوە بەڕاستی ئەزانێت و ئێمە سەری ڕێستان بۆ دانێنین بۆیە ئەوەی کە دەتوانەمانە بۆ ئەم ڕەتوانیمان بە گۆرانیەکانمان دڵتان خۆش بکەین ئێوەش بامکەین ئەم جێگایە ویستمان تەنها ڕێزێنانەکانمان هونەرمەندان نەگرێتەوە بۆ لەمە دووە هەموو کەسە دڵسۆزەکانی خاک وڵا دەگرێتەوە ئەمڕۆ خەڵاتانی کە بەخشیمان بە بەڕێز دکتۆر میران بەڕێوەری گشتی تەندروستی سلێمانی بەڕێز دکتۆر شەماڵ جەباریاوەر وەکو بەڕێوەری گشتی تەندروستی پێشمەرگە بەڕێز هاوژێم عوسمان سەرۆکی لقی سەندیکای تەندروستی سلێمانی بەڕێز کاگاوەد مەحموود سەرپەرشتیارێتی بە تەندروستیەکانی بەرەکانی جان بەڕێز جەعفەر حوسێن ڕاگەند و پێشمەرگەی خۆبەخش سوپاسانەکەم ئێمە وەکو خۆمان ئاهەنگەکەمان بەردەوامە ئەوانی کە ئەرک و پشتی تریان لە پێشە ئەتوانن زۆر ئاسایە بتر بەلای ئەرکەکانیانەوە سوپاسی ئامادەبوونتانەکەین